بەڵێ بیسەرانی خۆشەویست لە رادیو سەلام لەسەر شەپۆلی 94.3 ئێستا ئێمە لە ناو کەمپی باسرمەینە، یەکێک لەو کامپە کۆرانەی کە سەر بە پارێزگای هەولێرە و لە ماوەیەکی زۆرەوە دروست کراوە بۆ خوشک و برایانی پەنابەری ڕۆژئەوە. ئێستا کاک بۆتان سەلاحەدین بەڕێوەبەری کامپی باسرمەمان لەگەڵدایە کە سەر بە دەستگای خێرخوازی بارزانیە. پێمان خۆشە هەندێک باسی کاریگەریە نەرێنیەکانی ڤایرۆسی کۆرۆنا بکەین، بە تایبەتی لە ماوەی ئەو 6-7 مانگە کە وەکو دیاریشە کەمپی باسرمەشێکێکە لە کامپە دوور دەستەکان کە لە سەنتەری شاری هەولێرەوە دوورە. کاک بۆتان بە شێوازێکی گشتی کاریگەریە نەرێنیەکانی ئەم ڤایرۆسە بۆ ئێوە چی بوون لە ناو کەمپی باسرمە؟ بەخێر بێن. سەرەتا وەکو دەستگای خێرخوازی بارزانی هەر لە سەرەتای سەرهەڵدانی پەتای ڤایرۆسی کۆرۆنا ڕاستی کەمپەکانی بەدەر نەبوون لەو نەهامەتیانەی کە ڕوویان لە هەرێمی کوردستان کرد. هەربەتە کەمپی باسرمەش دەکەوێتە پارێزگای هەولێر سەر بە قەزای شەقڵاوەیە. بە تەکید لە سەرەتای مانگی سێوە کە بیدایەتی سەرهەڵدانی ئەم پەتایە بوو، بەڕاستی زۆربەی ڕێکخراوەکان بە تایبەتی ئەوانەی کە ڕێکخراوی ناحکومی بن لە کارەکانیان وەستان لەبەرەوەی خەتەریات هەبوو لەسەر تەندروستی گشتی ئەو کاتە. لە ئازاریش ئەم مەترسیە بەردەوامە. بەداخەوە تا ئێستاش چاڵاکی ڕێکخراوەکان وەکو پێویست نین، زۆر کەمی کردووە. لەگەڵ ئەوشدا پێداویستی پەنابەرەکان هەم بە چاڵاچەکان هەم بە پێداویستی کەلوپەلی خۆراکە خواردەمەنیە، ئەوانەی هەروەها پێداویستەکانی ژیان جگە لەوانەی کە خۆراکی بن زیادی کردەوە. بەڵێ ینی کاک بۆتان ئەگەر سیر بکەین زۆر بەزاقی دیارە جیاوازیەکە لە پێش هاتنی ڤایرۆسی کۆرۆنا و دوای هاتنی ئەم ڤایرۆسە، ینی چاڵاکی ڕێکخراوە ناحکومیەکان زۆر کەمی کردووە. ئایا ئەو ڕێکخراوانە بڵین هەیە ڕێکخراو کە هەر نەما بێتن ئیتر ئیشەکانی وەستاندو بێ 100% یاخود چۆنە؟ ینی ئەگەر بەڕاستی تا ئێستا وەکو باسرمە ئەگەڵ باز بکەم، هیچ ڕێکخراوەکمان نییە کە دوای کۆرۆنا نەما بێتن لە ناو ساحەکەیە. بەڵام لە ڕووی چاڵاچیەوە بەڵێ دەتوان 90% چاڵاچیەکانیان ڕاوەستاون. 100% ئەگەر چاڵاچیەکانیان ما بێتن ئەوانی زۆر بەکزین یاخود ئەو کارمەندانەی کە دەوام دەکەن بەڕاستی زۆر کەمن. ینی پێداویستی کە ئەو کەمپەکە بەوەندە ڕێکخراوە بەوەندە چاڵاچی پڕ نابێتەوە. وەکتر کاک بوتان پەیوەندیتان لەگەڵ ئەو ڕێکخراوانە چۆنە؟ پلانیان چۆنە؟ چی دەڵێن؟ ینیم سرە ڕای هەبوونی ڤایرۆسی کۆرۆنا دەبینین ئێستا لە هەرێمی کوردستان تا ڕادەیەک ژیان ئاسایی بووتەوە. ئەوان کەی پلانیان هەیە کە وەکو بڵین ئیش و کارەکانی ئەوان چاڵاکیەکانی ئەوانیش ئاسایی بێتەوە لە ناو کەمپەکان؟ دەمەوێت بگەڕێمەوە سەرەتای سەرهەڵدانی. کاتێک کە ئەم ڤایرۆسە سەری هەڵدا بەڕاستی کێشەیەکی خۆراکی دروست کرد بۆ هەموو پەنابەرەکان بە تایبەتی ئەوانەی لە سنووری کوردستانن. لەبەرەوەی ئیش و کار نەما، ژیان ڕاوەستا. بەڕاستی وەکو دەستگای خێرخوازی بارزانی هەرزوو هەوڵماندا لەگەڵ ڕێکخراوەکان لەگەڵ ئەوانەی کە پەیوەندیمان پێوە دەکەن لەگەڵ خەڵکە خێرخوازەکانی هەرێمی کوردستانەوەی بتوانین پارسێلی خۆراکیان بەسەر دابش بکەین. چونکە یەک لە کێشە هەرە گەورەکانی کەمپی باسرمە کەمی هەلی کارە. خەڵکەکە زۆر کەم دەتوانێت هەلی کار بدۆسەوە بە حکمی ئەوەی کە کەمپی باسرمە دەکەوێتە دوور لە شارە گەورەکان وەکو هەولێرە یان سلێمانی یاخود دەوەکە. لۆیەش بەڕاستی لێکەوتەی ئەم ڤایرۆسە لەسەر ڕێکخراوەکان هەروەها کە ئەوانە هەمووی دەگەڕێتەوە بۆ لێکەوتەی دەبێت لەسەر پەنابەردا زۆرە لە کەمپی باسرمە. لەبەرەوەی چاڵاکی وەستا، ژیان وەستا، کار و کەسابەتیان وەستا، کە ئەمەش هەموو بارقورسایەکی کەتەوە سەر ئیدارەی دەستگای خێرخوازی بارزانی بۆی بتوانین بە شێوەیەکی باش هاوکاریەکانیان بگەینن. لەگەڵ ئەوەشدا خۆشبەختانە دەتوانم بڵێم بە پشت بەستن بە ڕێکخراوەکان و هەروەها خەڵکی خێرخوازی خۆمان توانیمان چەند جارێک پارسێلی خۆراک دابش بکەین بەسەر ئەو پەنابەرانە. بەڵام دیسان ئەمە کافی نییە، لەبەرەوەی لایەزار ئێمە لەژێر ئەو مەترسین کە
پێ دەڵێن کۆڕۆنا. بەێ کاک بۆتان 100% بەکو بڵێ وەڵامی پرسیارەکەم وەرنەگرت تەنسیقتان لەگەر ئەو ڕێکخراوانەی لەناو ئەو کامپەیش دەکەن چوونەوە ئەوان چی دەڵێن کەی ئەوان بەهێز دەگەڕێنەوە ناو کەمپی ئێوە. تەنسیقمان زۆر باشە بەڕاستی بەڵام گەڕانەوەیان بۆ سەر چاڵاکیەکانی خۆیان دەگەڕێتەوە سەر کۆتایی هاتنی ئەم پەتایە مەترسیدارە بەڕاستی ئێمە نازانین بەڕاستی کە ئەو پەتایە کۆتایی پێدێت لەگەڵ ئەوەشدا وردە خۆمان ڕاهێناوە لەگەڵ باڕوودۆخەکە وردە دەمانەوەی دەست بە چاڵاکیەکان بکەینەوە بەڵام دیسان وەکو پێویستنی وەکو ئەوەی بدایەتی پێش با بڵێ سەردەمی کۆڕۆنا. بەێ کاک بوتان لە کۆتاییدا پێم خۆشە باسی هاتنی وەرزی زستانیش بکەین ینی پلانی ئێوە چییە لەگەر ڕێکخراوەکانی چێر بۆ وەرزی زستان کە وەرزی زستانی شێکێکە لە وەرزە قورسەکان ئیتر ئامادەکاریەکانی ئێوە بۆ خزمەتکردنی خوشکبرانی پەنابەر لەناوە کەمپەچیە. هەڵبەتە ئەمە هەموو ساڵێک پێش هاتنی وەرزی زستان ئامادەکاری دەکەین لە بۆ بتوانین جلوبەرێک هەروەها بتوانین هەرچەندە پەنابەرەکان لەگەڵ ڕێکخراوین نەتەوە یەکگرتوەکان یۆنێ سێرەمە ساڵانە بڕێک پارە دابش دەکەین بۆ کڕینی نەفت و ئەم شتانە لە ئێستادا تەواو خەریکی گفتوگۆین لەگەڵ هەموو لایەنەکەم بۆی بتوانیت پێشەوەی زستان بکات ئێمە بتوانین ئەم کەلوپەلانێک کە پێیوەستن بە زستانەوەدا بەشام بکەین. بەێ کاک بۆ چەند سەلاحەدین ئەحمەد بەڕێوەبەری کامپی با سەرمەسەر بەدەستگای خێرخوازی بارزانی زۆر سوپاس بۆ ئەم زانیاریانە زۆر سوپاس بەم دەرفەتە زۆر بەخێرمێ سەرچاو.